زینانە نێوەندی 46 گوندی ناوچەی داودێ لە گەرمیان. هەڕەشەی چەکدارانی داعش کەمی خزمەتگوزاری وشکە ساڵی پێکەوە لە یەک کاتدا تەنگیان بەم شارۆچکەی و گوندەوارەکانی هەڵچنیوە. چوار کەسمەوە چوار کەس ئەو مام مەحمە و مام برایم و کاکەریم و کاگەسعیتی یەک زەلام لە جێگان نییە دەمەچەکەی لە تەکا بکەین. لە کۆڵانەکەی من 20 ماڵین تەینا ماڵ من ماڵ. زۆربەی دەرگاکان بەسەر خانوویەکی چۆڵدا قوفڵ دراون و کەسی تێدا ناژی. بۆ کاری چۆڵبوونی دێهاتەکانی ئێمە زیاتر بۆ کەمی خزمەتگوزاریەکانە ڕۆ. تا لەیرە نەمرم بار ناکەم، هەتا نەمرمیش بار ناکەم. ناحیەی زینانە لە سنووری قەزای کفری. لە نێو شەقام و کۆڵانە خامۆشەکانیدا بەردەوام ژمارەی خەڵک کەمتر و گلەییەکان زۆرتر دەبن. ئەمە شارۆچکەیەکی کوردنشینە لە ناوچەی گەرمیان. هێندەی گوندێکی دوورە دەستیش چالاکی و وزەی تێدا نەماوە. جەمال سەرقاڵی ئامادەکردنی تراکتۆرەکەیەتی بۆ کێڵانی زەوی، بەڵام بەدڵەیەکی ناومێدەوە چونکە دەترسێت بێبارانی بۆ سەیەمین ساڵ دەستخەڕۆ و بێبەرهەمیان بکات. کارەباکەمان بەس ناوی کارەبایە، ئیسا ئەو ماتۆڕات و بیکوژێنەوە بە فەڵداج و نێماتۆڕی گچکەی ئاو ئیش ناکە. ئەوە وشکە ساڵیە چەند ساڵە وشکە ساڵیە تا ئیساکە حکومەت دەعام یەک فەلاحی نەکردووە. دوای 8 مانگازار وەشکەنجەی نوگرە سەلمان لە پرۆسەی کۆمەڵکوژی ئەنفال ڕزگاری شایەتی گیان لە دەستانی ژمارەیەکی زۆر لە خەڵکی ئاواییەکەی بووە لەو گرتوخانە تۆقێنەرەی بیابە. چونکە ساڵی 1970 زینانە و گوندەکانی بە چڕی کەوتنە نێو شاڵاوی ئەنفالەوە. 120 ماڵ لەم دیابە. ئەوەیە مناڵ نوێ دەنکە ئەختیار و مناڵی لە تۆ بزاوا و لە نوگرە سەلمان هاتگەتەوە. ئەو 6 مانگ سجن بووینە هەیە 7 مانگ سجن بووینە لە نوگرە سەلمان مناڵەکان و ئەختیارەکان هاتنەتەوە. بڕێکمانیش ماتووە لەو جەوەرە ئیختفای بمانە ماینەتەوە. ئەنا ئیتر ئەوەی پیاوەتەمەنەوە ئەوەی هین ئەو زمانی ئەنفالە کەوا لەیرا بێت و کەوتێتە بەر ئەنفالەکە مناڵ نوێ نەماوە گشتی گیراوە گشتی ئەنفالە. هەتا 12 ماڵمان کەسی نەماوە. هەڕەشەی چەکدارانی داعش کەمی خزمەتگوزاری وشکە ساڵی پێکەوە لە یەک کاتدا تەنگیان بەم شارۆچکەی و گوندەوارەکانی هەڵچنیوە. وەزعی ئەمنی عەرەبەکەوتی بین حێن و زێن نە باشە نە خراپە. یعنی ئەگەر پێشمەرگە هەیە پێشمەرگەیە لە سنوورەکان ئەوان پێشمەرگەیە و لە ناو دیەکەی ئەمە پێشمەرگەی و لە بەلەگە هەیە و لە دیەکان خوارەوە هەتا بڕاتە نەوجول و قەڵاوانە هەمووی پێشمەرگەی تیا. ئەنا ئەوە نەبێ ڕووی ئەمنیمان وەڵا خراپ. زینانە لە ساڵی 1997ەوە کراوە بە ناحیە و لە ڕووی داریەوە سەر بە قەزای کفریە. لە ڕووی جوگرافیشەوە هاوسنوورە لەگەڵ شارۆچکەی سەرقەڵا و قەزای کفری و قەزای دۆسخۆرماتوو. کە سەرەکۆی 67 ماڵ تەنیا 22 ماڵی تێداماوە بە شێوەیەک هاوادانەکەی لێدەستاوەکە جەمال نازانێت ڕۆژەکانی لەگەڵ کێ بەسەر ببات. چوار کەسمەوە چوار کەس ئەو مام مەحمە و مام برایم و کاکەریم و کاگەسعیتی یەک زەلام لە جێگان نییە دەمەچەکەی لە تەکا بکەین. ئەم دیەیە 67 ماڵ بووینە حەیەکە پێشتر ئایسە 22 ماڵە 23 ماڵی تیاماوە ئەوش خاوەن ئاژەڵن ئەگەر ئیمساڵیش وشەساری بێ ئاژەڵیش نامێنێ و خەڵکەکە بۆ خۆی تر نەجات تێبێ. وەفای سەگێک بۆ ئەو ماڵەی خاوەنەکەی بەجێهێشتووە. سەگەکان هێشتا وەک پاسەوانی دڵسۆزی ئاواییەکە ماونەتەوە. لێرە زۆربەی دەرگاکان بەسەر خانوویەکی چۆڵدا قوفڵ دراون و
کەسی تێدا ناژی. هەندێک لە کوچە و کۆڵانەکان زیاتر لە ساڵێکە مۆتەکەی چۆڵبوون خامۆشی کردوون. ئەم دیمەنانە ڕۆژانە دڵی ئەحمەد دەگوشن. لە کۆڵانەکەی من 20 ماڵین تەینا ماڵ من ماوە، 20 ماڵین تەینا ماڵ من ماوە. ئەم کۆڵانەکەی ئەم دیمیش 10 ماڵە، 10 ماڵە تەینا ماڵێکی تیا ماوە، نۆی ڕوویە. بێزگە لەوانەیشە ماڵتریشەیە، ماڵتریشیە ناو ئاوایی ماڵتر ڕوویەوە چەند ماڵتر چۆڵت بە هین 43 ماڵمان ڕوویە. کاتی خۆی لە دوای ڕاپەڕین ئەم دێهاتانە قەرەباڵغ بوون، خەڵکێکی زۆر گەڕایەوە بە دێهاتەکان بۆ بژێوی ئەم ناحەیە کە دامەزرا کەم و کوڕێکی زۆری هەبوو هەر لە ڕووی بینا و چکە دێیەک بوو. حکوومەتی هەرێم لە ڕێگای ڕێکخراوەکانەوە توانی هەیکەلێکی ئیداری لێرە دابنات بینا بۆ فەرمانگەکان دروست بکات. بەڵام بەداخەوە یعنی ساڵ بە ساڵ ئەم ناحەیە بەرەو داوە ئەچێت. گەنج نەماوە تقریبان لە کۆی 100 گەنج هەر دە گەنجێکی ئەوە نەماوە، گەنج نەماوە، ینیوە نییە بڵێن ئەوە نەبین بڕێنە شوێنێک شەوانە کاتەکانمان لێ بەسەربەری. ئەوانەی ئەڕۆن بۆ دووس ئەڕۆن بۆ سمود ئەڕۆن لێیانی ڕوێ بۆ کەلار لێ هەیە ڕوێ بۆ سلێمانی گشت بابەتێکی هاتیە. ساڵانی پێشوو خەڵکیانێکی زۆر لەم ناوچەیە هەبوون، هەموو شوێ خەریکی کڵاوێن و دۆمینە و دەمەتەقی و ئەو شتانە بوون. بەڵام ئێستا لەبەر ئەوەی کە ناوچەکەمان بە تاواتی ڕوو لە چۆڵبوون بووە، ئێستا ینی نەکەسە بینی نە دەمەتەقی هەیە نە یاریک هەیە شەوانە کاتەکانیان بەسەر بەرن. پرۆسی تاوانی ئەنفالە زیاد لە 3,500 بۆ 4,000 کەس خەڵکەکەی بەر شاڵاوی ئەنفال کەوتەوە. ئەم دێهاتانە هەموو ڕوخێنراون. لە دوای ڕاپەڕینی بەهاری ساڵی 91 سنوورەکە ئاوادان کراوەتەوە، بەڵام تاکو ئێستاکە حکوومەتی هەرێم ڕاستە دەستی ئاوادانی گەیشتوتە زۆربەی دێهاتەکان لە بواری کارەبا و ڕێگاوبان و تەندروستی و پەروەردەدا، بەڵام لە ئاستی داخوازیەکانان نیە دیارە گۆڕانکاری بەسەر بارودۆخەکە هاتووە. لەگەڵ بەڕێوبەری ناحێدا بە ڕێگەیەکی خۆڵاوی و خراپدا دەچینە گوندی قەڵای مەتحەت 11 کیلۆمەتر لە باشووری زینانەوەیە. ڕێگەیەک کە لە دوای خۆرنشینەوە بەهۆی مەترسیەکانی چەکدارانی داعشەوە هاتوو چۆکردن تێیدا دەوەستێت. ئەم گوندە لە 20 ماڵەوە بۆ 10 ماڵ کەمی کردووە. منداڵەکان لە نێو قوتابخانە یاری دەکەن، بەڵام بە ڕوخسارێکی سارد و خەمگینەوە، چونکە ساڵ لە دوای ساڵ هاوڕێ و هاوپۆلی زیاتر لەدەستدەن. بەراورد بە ساڵانی ڕابردوو پێش ئەوەی 2015-2016 خوێندکارمان کەمی کردووە، 34 خوێندکار هەبووە پێشتر، بەڵام ئێستا 30 خوێندکار ماوە. دایک و باوکی خوێندکار لەم ڕۆژان دەبێ ئێمە وتوانی ساڵی داهاتوو ئەتوانن خوێندکارەکانیان بگوازنەوە، چونکە ئەم ناوچەیە هەنێ پێداویستی سەرەتایی ڕاستە هەیە، بەڵام ئەو پێداویستی ئەوە نییە بڵێ 100% ناوچەکە پێویستی بەو پێداویستیانە پڕکاتەوە لە ڕووی خوێندن و بڵێ ڕێگاوبان و ینی بڵێ لە ڕووی ئەمنیەت شەواتوانین ئەو قسە بکەین. وەڵا ژیان خۆشی بۆ لەوسا هەڵ نەترسی بوو نە کێشەی هینی بوو بۆ خۆی حیوانداری خۆی کرد و دانیشتی و ترکشتی فەلاحەتیە کردو. تاکم پێمان بکرێت ئەم قوتابخانەی جێنایاڵین، بەڵام ئەوە لەسەر ئێمە دەبینە کەسی دووەم، بەڵام کەسی یەکەم لەورەیە خەڵکەکە خۆیت نابێ ئەم ناوچەیە جێ بێڵن، چونکە بارگوزارانیان لەسەر ئەم ناوچەیە بڵمە فەلاحەتکردن یاخود کشت و کاڵکردن لەسەر ئەم ناوچەیە. ئێمەش ئەتوانین خزمەتیان بکەین، هەم خوێندکارەکانیان هەم خۆیان تامین بن لەم ناوچەیە، ئێمە خزمەتی خوێندکار و تەلەبێ خۆمان دەکەین. وەڵا کشتی هاڕاتە بۆ دووز بۆ شوێن خۆی و ئەوەیە حیوانی بێ حیوان ناتوانێت بکاتە خاوەنەی فرۆشی و ئەڕاتۆی تر لەوداکە بەشکە ئیشێ کارێ بکە تو معاشێتت نەڕاتە ڕێوەی چیەکەی. کۆتادیەیەکە هێزی پێشمەرگەی لێە و لەسەر چەمی ئاوەسپێیە وەزعی ئەمنیەکەی ئێستا لە پێشمەرگە ئەی پارێزیە باشە، بەڵام ئەگەر بە چەند کیلۆمەترێ دوور بکەویتەوە مەترسی هەیە و ئەم دێە کۆمەڵێک ماڵی لێیە دیارە دەستی ئاوادانی حکوومەتی هەرێم و کوڕێگەوبان و کارەبا و ئاو خوێندنگا گەیشتوتە ئەم دێە. ئێمەش ئەمڕۆ وەکو بەڕێوەبەتی ناحی نەوجول و بەیاوەری بنکەی ئاسایش و پۆلیس سەردانی قوتابخانەی قەڵامان کرد بۆ
گوێگرتن لە کێشە و مەشاکلەکانیان و هەندێک پێداویستیەکانیان لەگەڵ دەستی خۆمانە هێناومان لە پارساڵ کەەوە نزیکەی ساڵێکە بێ هەشتی دوانزەی پار لەم شوێنانە بەشێکیمان ڕزگار کرد. یعنی ئەوە بەنداوەکە ئێمە لەسەر بەنداوەکەی هێزمان هەبووە لە ڕێگای لە بەلەکەی سەر و لەگەڵ ئەو ڕێگایی زینانە کە لە ئۆمەربلەوە ئەچێتەوە بۆ زینانە لە زینانەوە بۆ شوێنەکانیکە بۆ نەیجوول. ئەم ڕێگایەمان بەدەستەوە بوو، بەڵام ئێمە لێشەوە پەلامەرەکانمان هێنایە بەرەو قوڵایی لێرێشەوە بە هەمان شێوە لێرێشەوە بە هەمان شێوە لە هەموو شوێنەکان و بە تایبەتی لە گوندی قۆریچای ئەمە گوندی قۆریچاییە کە ئەمیش لە دیوی کفریەوە و کە ئەو ڕێگا سەرەکی تایە کە ئەچێتەوە بۆ سلێمانبەگ و مەفرەقی سلێمانبەگ. زینانە نێوەندی 46 گوندی ناوچەی داودێ لە گەرمیان. پیشەی سەرەکی خەڵکەکە کشت و کاڵ و ئاژەڵداریە. ئێستا تەنیا 34 گوندیان بە ئاوەدانی ماونەتەوە. 3 گوند لە بەشی باشووری گوندەکە چەکدارانی داعشیان تێدایە. 5 گوند بە تەواوەتی چۆڵ بوون و 8 گوندیش زیاتر لە نیوەی دانیشتوانەکەی بەجێیان هێشتوون. ئەوانەیش کە ماونەتەوە پشتەستورن بەو بنکە پاسەوانیانەی هێزی پێشمەرگە دایمەزراندوون. منتیقەکەمان ئامان نییە، بەڵام خزمەت گوزاریەکە زیاتر. خزمەت گوزاریەکە کارەبامان هەیە، کارەباکەمان هیچ هەڵناسێنێ، هیچ شتێ هەڵناسێنێ، هەرچی غەرازمانێ سوتیا، هیچمان بۆ کارەبا هاوین وەکارمان نایە، هیچ شتێکمان نییە، ئاوێ سەردمان نییە، شتێکمان نییە، تەلاجەمان هەیە، مجەمیدەمان هەیە، مجەمیدەمانی سوستان، تەلاجەمانی سوستان، گوڵۆپمانی نێژکشی تەقان، هیچ شتێکمان ئیش ناکە، هیچ شتێکمان ئیش ناکات تا ئیسا بەرپرسێ لە منتیقەی خۆمانە هیچ کەسێ ناتێ سوالمان لێ بکە 43 ماڵمان باری کردە بێژێ بۆچی بارتان کرد. پێویستی بە دانانی ویزگەیەکی مۆبایلی 25 MVA هەیە بە توانای 33 kV لەگەڵ ڕاکێشانی هێڵێکی 33 لەسەر قەڵاوە بە درێژی 29 کیلۆمتر لەسەر قەڵاوە بۆ زینانە بۆی ویزگەیەک لەوێ دابنرێ. ئەوە پێویستی بە 8 ملیار دینار هەیە بۆ جێبەجێکردنی هێڵەکە و دانانی ویزگەکە. داوای دابینکردنی ملیارێک و 563 میلیۆن دینارمان کردا لە وزارەتی کارەبا بۆی ئەو پارەی بۆمان بۆ تەرخان بکرێ بۆ ڕاکێشانی فیدەرێکی 33 ئەو کاتە کێشەی کەمی ڤۆڵتی ئەو سنوورە چارەسەرەکات هەتاوەکو پلانە درێژخایەنەکەمان ئەڕاتە بواری جێبەجێکردن. لە دوای 26 ساڵ تۆ باخچە نەبێ، خراپی کارەبا، نەخۆشخانە نەبێ، خزمەتگوزاری نەبێ، بازار نەبێ. من ڕەفیقی خۆم لەسەرەوە جادەیە 5 دوکانی کردوانیان ڕمانە کارەبایاندایانە ئاویاندایانە بەزینخانەیاندایە. حکوومەت ئەوێ ئەم ناوچەیە بە تاوەتی ڕوو لە چۆڵ بوونکە ئایا ئەوێت کەسانی تر بێنە ئەم ناوچەیە یان بیکەم بە شەریکە و نەوت و ئەوانە ئەوە ئێمە نازانین، بەڵام ئێمەوە هەستەکەین بۆ شێوازەیە. ئێمە لە دوای هاتنی داعشەوە هەندێک لە دیهاتەکانمان چۆڵ بووە، داعشی تیا جێگیر بووە لە نێوان ئێمە و حکوومەتی عێراقیە ناو بەناو ئۆپەراسیۆنی هاوبەشەکرێت ناو بەناو ئەوان ئەتوانن خەڵکیان لە خەڵکی ئێمە شەیدکەوە خەڵکیان ڕفاندووە مقابل پارە ئەوانە بەربوو. بەڵام خۆکاری چۆڵبوونی دیهاتەکان ئێمە زیاتر بۆ کەمی خزمەت گوزاریەکانە ڕۆ بە تایبەت لە بواری ڕێکەوبان و کارەبا و تەندروستیدا ئەم سنوورە زیاد لە 46 دێبووە، ئێستاکە 34 دی ئاوەدانە. لە ڕووی استراتیژی سەربازیەوە زینانە و گوندەکانی وەک پەرژین یاسایشی پارێزی شارەدەی سەرقەڵا و قەزاکانی کفری و کەلار وایە. بە چۆڵبوونی زینانە جگە لە زیانە ئابوووریەکانی و ئەو لێکەوتە نەرینیانەی ڕوبەڕووی دیمۆگرافیای ناوچەکە دەبێتەوە، پاراستنی یاسایشی هەرێمی کوردستان دژوارتر دەبێت. چۆ ئێستا ئێمە هەنێ لە دێهاتەکانمان ئەوەندە مەترسی لەسرە ئەگەر هێزی پێشمەرگە نەبێت 200 متر لە دیەکە بشتە خوارەوە داعشت فڕێنێت. بۆیە پێویستەکە یعنی حکوومەت بە جدی بیر لە مەشاکلەکانی ئێرە بکاتەوە، چکە ئەگەر بارودۆخی ئەمنی ئێرە تێک بچێت کاریگەری ڕاستەوخۆی بۆ سەر کفری و کەلار و ناحەکانی سەرقەڵا و قادرکەرێمی شەبێت. بۆیە ئێمە بتوانین ئەمنیەت لە شارە گەورەکانە بپارێزین، پێویستە ئەمنیەتی ئێرە تۆکمە بکەین و بە قووەت بکەین، خزمەت گوزاریەکان لێرە دابین بکەین بۆی خەڵکەکە بتوانێت لێرە نیشتە جێبێت. لەوەتەی حکوومەتی نوێی عێراق پێکێنراوە هیچ ئۆپەراسیۆنێکی ئاوبەش لە نێوان سوپای عێراق و هێزەکانی پێشمەرگە بۆ دەرنانی چەکدارانی داعش لەو ناوچانە ئەنجام نەدراوە. ئەمە شوای کردو تەراتێنی چەکدارانی داعش زیاتر و زیانی زۆرتر لە ئاژەڵدار و جوتیارانیە و دەڤەرە بدەن.
ومێدیشمان وایە حکومەتی نوێ لە عێراقا کە دروست بووە ئەو کێشە و مەشاکیلانەی کە لەگەڵ هەرێمە هەیان بووە بتوانڕێ چارەسەر بکرێ یا ڕێگا چارەی باشی بۆ بدۆزنەوە بە جۆرێک لە جۆرەکان بۆ ئەوەی بتوانڕێت زیاتر هەماهەنگی لەگەڵ یەکتری بکرێ و بتوانین ڕێگا لە هەموو ئەو مەفرەزە و کارە تیرۆریستیانە بکەین کە لە منتیقەکە هەیە و بە تایبەتی هاوڵاتیان بتوانن بە ئاسانی لەو منتیقانە بژین و بتوانن سوود لە ژیانی خۆیان و لە ئەرزوو ئاویان لە وەڕیان لە هەر شتێکیان بتوانن سوودی لێوەرگرن و ژیانی خۆیان بە ئاسانی بەڕێوەبەرن. گوندی لفتی ئاغا 7 کیلۆمەتر لە باشووری ڕۆژاوای زینانەوە دوورە. زەویەکانی ئەم گوندە هێندە بە دەستپەڕی و دڵفراوانی وەڵامی جوتیاران دەدەنەوە. سوبحی شانازی بەوەوە دەکات کە ئاوایەکەی ئەوان تاکە شوێنە کەمترین چیرۆکی کۆچکردنی تێدا بێت. ئێمە لە ناوچەکە یەکەم ئاواین کەەوە زۆرترین خۆمان بگرین بەڵام خەڵکمان ڕۆیە ئیسە تقریبان زیاتر لە 10 خانومان چۆڵە تیابی و لە باری کردە بەرەو شار ڕۆیشتووە. هەمی خزمەت گوزاری هەنێک کەسیش هەیە ژیانی لێرەوە سەر ناڕۆ ناتوانێت فەقیر حاڵە ڕەدە شارەکە ئیشێکەکە ئیش نییە تەعینات نییە ئیشکردن نییە کەم گوزەرانی نیە دیورە شارین ڕێگەکە خراوە کارەباگە حەز زۆر سفرە ئەی بۆ نمونەوەی فانۆزیە شەوقی نییە. ئێمە تەجروبەیەکمانێ ئەو دیهاتانەی کە دانیشتوانی تایە داعش تایسە نەیتوانێت سوودمن بێلی و بێت هێزی تیا دروست بکە بەڵام ئەو دیهاتانەی کە چۆڵ کراوە ئێستا داعش لەوێ بوونیان هەیە تەواجدیان هەیە ناو بەناو پەلاماری هێزەکانی ئێمە و هێزەکانی حکوومەتی عێراقی دەن بۆیە باشتر وایە ئێمە بتوانین خزمەت گوزاریەکان لە دیهاتەکانە دابین بک. 4 شەهیدمان هەیە ناوچەکە بڵێن 5 کەسیان ڕفاندەوە پارەوە بەرامبەر و ئەوانە ئازاد کریانە زۆر خەڵکی لەسەر شار ئەگەر ئەوەی وا ئێمە پێی بزانین سایە خلۆری ئەوانیان نەگرێت ئەوان ئێمە نایە ناسی مەس ئەوانەی بیناسین و خەڵک منتیقەکە 4 شەهید و 5 کەسیان ڕفانە لە منتیقەمان تایس هێزە ئەمنیەکانیش هەیە لەخوا بەزیادێت تاک و خەڵاو خوار خەڵاو سلسلە جۆرەکە هەیە بەڵام و هیچیەوە چارەسەر ئەوان نیەگەر بن بڕینەکەی ناوە ناوە تەمشیت و پاکردنەوە ئەکەن بەڵام هەم چۆڵیانگە هەموو جاران. ئەم جوتیارە دڵنیایە هەڵمەتی ناوبەناوی کێوماڵکردن بەبێ بنبڕکردنی یەکجارێکی چەکدارەکانیان و سەرچاوی بژێویەکانیان کۆتایی بە تارماییەکانی داعش ناهێنێت. وڵایی ئیدێنە دەست قەدەر و خوا ئیتر لای جەوەڵا هاچیت لێ بکەن تا ڕادەی ئەمنی باشە خراو نییە بەڵام ئەو مەسەلەی داعش شتێ نییە بێژی ئەمانێکم هەیە خوارم ڕبایە ئیتر تەواو یان سەرم ڕبایە لە گشت لایەقە بۆ هەیە بێت ئەو منێت و بکات دۆزیێتەوە لە گشت کاتێکە گشتمان بێتاقەتین ماڵمان مناڵێکمان کەسێ نییە وازێکی لێلا هەم مناڵێکمان خۆمان نییە کەسێکمان نییە دەمەتەقەیەکمان لێلا بکە ئیفلاسین لە گیان خۆمان من خۆم حقیقت قسەکەم خەریکە چی جەڵ دەکەێت هەساوکە توو شاتمە ئیسەوە زۆر نێ ناتوان قسە لێ لێوە ئێمە ئەمە وڵات خۆمانە گشتمان دڵمان بۆم وڵاتە خۆشە خاوە من خۆم پێم خۆشە تا لەیرە نەمرم بار ناکەم هەتا نەمرمیش بار ناکەم هەتا نەمرم بار ناکەم بەڵام بەداخۆ بۆ حکومەتەکەمان زۆر بەداخۆ هیچ پرسیارێکمان لێ ناکە و حەساب ملت خۆیانمان بۆ ناکەن. مەسعود یەکێکە لەو هاوڵاتیانەی ساڵێکە زینانی بەجێهێشتووە ئێستا لە ناحیە ڕزگاری دەژی لە نزیک کەلار. ئەو گەڕەکەی مەسعودی تێدا دەژی زۆربیان لە گوندەکانی کەفری و زینانە و خورماتووەوە ڕویان لەوێ کردووە. ئەوان بەهۆی ناهەمواریەکانی ژیانی ڕۆژانەیانەوە زەویەکانیان بەجێهێشتوون کە پرۆسەی قەرکەریان فالیش نەیتوانی بۆ چەند ساڵێک ژیانیان تێدا بۆستێنێت. هۆکاری بارکردنەکەی من ئەوەیە کە لەو سنوورە لە ڕووی تەندروستی و لە ڕووی ڕێگاوبان و لە ڕووی ئەمنێتەوە خەڵک بە سەختی ئەتوانێت بژێت. ئێمە تەندروستیەکمانێت تەندروستێکە تا سعاتی 2 دەوامی فەرمیلەیە لە دواوە یانم شەو بێتە ملیان ناتوانانی ئەگە نەخۆشیێکت بێکی بەڕێ دووزا بێکی بەڕێ سەرقەڵا بێ
ئەو ڕێوەی بە حکمی ئەوەی کەمی ئیسا وەزعی ئەو سنوورە سەقامگیر نیە ناتوانانی بە شەو بە هیچ ڕێگایەکە هاتوچۆ بکەین. خاڵی دووهام ئێمە کارەبایەکمان هەیە کارەبای نیشتمانی ئەو کارەبا تەنانەت بە ڤۆڵتاژ و ناتوانیت موبەردەیان گڵۆپێکی پێ هەڵ بکەین. بەڕاستی ئەو سنوورە وا هەیلایەتوە ئیسا خەڵکێکی زۆر کۆچەکات ئەوەیشی کەماوە ئەگەر ئەم بارودۆخە بە مۆزعا بڕات خەڵکێکی زۆر بار ئەکا و پێم وایە ئەو دیاتانە بەروچۆڵ بنەڕات. بە بڕوای بەرپرسانی داری و سەربازی ئەم ناوچەیە چۆڵبوونی زینانە و گوندەکانی زەنگی مەترسین بۆ کفری و کەلار. چیرۆکەکە تەنیا بەوە کۆتایی نایەت کە جوتیاران زەوی واژەڵەکانیان لەدەستەدەن، بەڵکو ناوچەیەکی بەرفراوانی یاریمی کوردستان دەبێتە شوێنی ململانەی پێشمەرگە و گروپە چەکدارەکانی داعش و سوپای عێراق. ئەوانەیش کە زینانە و گوندەکانی بەجێدەهێڵن ڕوو لە ناوچەکانی خورماتوو، کفری و کەلار و سلێمانی دەکەن. کە هاتین بتوانڕایە با بڵین گوندی شۆراویش هێزی تیا جێگیر بکردایە کە ئەمەیش چۆن بڵین خەلەلی لای ئێمەوە نەبوو، خەلەلەکە لە میحوەریسیە نەبوو، خەلەلەکە لە عێراق بوو. عێراق گومانی لە بوونی ئێمە هەبوو لەو منتیقانە، یعنی وایە نەزانی بۆ شتێکی کە ئێمە ئەچینە ئەو منتیقانە، بەڵام بۆ خۆی بۆ ئەوە بوو بۆ کەمکردنەوەی جموجوڵی ئەوانە بوو. شۆرا و تێچوون ئەمانەوە چەند ڕۆژێک چەند شەوێک ئەمانەوە، بەڵام یاخود بەردەوام هەتا ئێستش ئۆپراسیۆنی بۆ ئەەکەن، بەڵام لەگەڵ ئەوەشا ئەگەر تایە بمانایەتەوە دەور و تەسیری زیاتری هەبوو وەکو ئەوەی کە لە شوێنەکانی کە هەیەتی کە چۆڵ بوو کێشەی زۆر بۆ کفری بۆ سەرقەڵا بۆ خان دروستە بێت لە ڕووی ئەمنیوە، چونکە ئەوە قەڵایەکە بۆ ئەو نەحێ بۆ ئەو شارانە. ئەو دیهاتانەی کەوا ئیمڕۆ چۆڵیان کردووە نەبوونی خزمەت گوزاریە، نەبوونی ڕێگایە، نەبوونی مسەشفایە، نەبوونی کارەبایە بە گوێرەی پێویست. ئەوە حکومەتەکەمان ئەزانێ ئەگەر چۆڵ بێت چی تێدە شوێنمان چی نایەتە شوێنمان، ئەوە حکومەتەکەمان ئەزانێ گەرێ ئیشێ بۆ ئەم خەڵکە بکات چۆڵ نەوێت جشمنەکەمان جایەتر نێنە سەرمان، نێن لە شوێنەکەمان دانەنشن وە شوێنەکەمان شاد نەون، بەڵام بەداخۆ هەرچیمان کرد وەزاڕۆی هەرچیمان کرد وەزاڕۆی. من خاکی خۆما وڵاتی خۆما ئیسە لێرەم هەرچەنێ لێرە بژێم من هەر بە خاک وڵاتەکەی خۆم دڵمەکرێتەوە، چونکە ئەوە جێی با و با پیرمانە. لە دەستانی خاک بۆ گوند نشینان زیاتر لە مانایەکی هەیە و بە ئازارتریشە، چونکە جەمال باش دەزانێت کە کۆچکردن بەواتای بەجێهێشتنی زەویەکانی دێت و خاکیش بە هیچ شتێکی دیکە قەرەبوو ناکرێتەوە. وڵای مستەقبەلی ئەگەر وا بەردەوام بێ ساڵ و 6 ساڵی بێ یەک ماڵ لە وڵاتە نەبی، نەک زینانە ناوچەکە 40-50 دێ ناوچەی داودا یەک ماڵی تیا نامێنێ، چون حیوان خەڵک دیار حیوانداری و زەرعین و فەلاحەت و دانیشتووە، ئەگەر حیوانداری و فەلاحەت نەمێنێ خەڵک چی بکە؟ چاری نامێ ڕۆڵە شارەکان عەمەلیەکە بۆ خۆی ئیشێکەکە تەماتێ فرۆشێ خوێ فرۆشێ کەسابەتێک. گشتی چۆڵە بۆ چۆری کرد شوێن هەیە وەک ئەیرە خۆشوێ، وڵات هەیە وە وڵات خۆت خۆشوێ، ئێمە خواخوامە یەکێکی خۆمیم ئەموت خۆزووە خۆزیداران خوا ڕۆژێ لە ڕۆژان شوێنەکەمان لە مەحەڕەمەی دەرچایە یەک لێتی بڕۆیە ئەمە ئەو شوێنە و بمردایم بەخوا ئەمە ئاواتمە ئەمە قسەی خۆمە.